ئەگرا لەم سەرزەمینە ئێمە هیچ کەسی فارسی قسەی نەکردە بێژگە لە جوولەکە، هیچ کەسێ. و ئەوانەی کە هاتکن مەسەڵەن جافی فێر بووگن جوولەکە، کە لە هۆرەی فێر بووگن، لە کی فێر بووگن، بەوە وتیانە گوویەش بە زوانە یەدیشەکەی خۆیان قسەیان کردە لە بینی خۆیانەوە، کتابەتیان کردەوە بە خەتە عیبری. خەتە فارسی نەمەوجودە، بۆیە قاڵا و هەفت و هەشت و ئەمانە بۆ تۆ دەرەخەن پێژن خەت ڕێنووس و کوردی، ڕێنووس و کوردی. بۆیە ئاغایە فەسۆمتێ زوانێ دروست ئەکا بە ناوە کوردی کە نەمەوجودە، نەمەوجودە. دەلیلەکەی ئەمەسە. جوولەکە ئەم سەرزەمینێ گەرەکە سەرزەمینە ئەسڵی ئەم جوولەکە، سەرزەمینە کوردەوە ئەرە ئێمەس کە من لە فایلهای بعدی بۆ دیبەیتەکانتر نیشانتان دەدەم کە داوای کوێیەکەن. ئەم عنسورە ئێرانیەت و ئێرانی بازی و کوورش بازی گشتی کارە جوولەکەس، گشتی ئەمانە دروستیان کردگە، بۆیە گشتیان تەئکید دەکەن و ئێمە یەهودیانە ئێرانین، ما ئێرانین، ئێمە ئێرانین. تۆ تا ئێستا یەک جوولەکە دیبێژێ من کوردم، دێیت کوردەواریم، دابڕن متونە جوولەکە و شاهنامە نوویسیە جوولەکە بە کوردی بێرن. چۆن نیسیان؟ مەگەر ئەمانە ئەدەپتە ناون و حەزی پێکەن و زوان خۆشیکە و بابی نووسین و مەگە ناون؟ بۆ موجود نییە متونە جوولەکە؟ وەلێ بەم زوانە مەوجودە. ئەمە زوانە ئەمانە زوانە مەردمە ئێمەیان زیگە زوانێکی تر بۆ خۆیان دروست ئەکەن. داستان و کتێ و ئەم مەسالە شەفاهیەی مەردمی ئێمە ئەمانە ئەینووسین بە خەتە عیبری کەس نەزانێت، فقط خۆیان بتوانن بیخوێنەوە. و بعد کە بنیانە دەوڵەتە مۆدێڕندا ئەنێن ئەو جار تۆ ئەوێنی لە ئاستینیانە تێتە دەرۆ. کێ فێرە فارسی بێ؟ کێ فارسی ناسێ؟ چۆنی هێناسن؟ کێ ورودیەکە؟ ئایەتوڵا مەردوخ کێز بڕۆن بنە ئایەتوڵا مەردوخ دەبێن تاریخ و کوردستان. کێ زەماغایە مەردوخە کە ئایەتوڵاس؟ ئێمە ئایەتوڵامان لە سونیانیە. ئەمە یەک. دوو، ئەم ئای مەردوخە خودای سومریە. چۆن دانیشە تاریخە نووسێ بەجێ ئەوەی کە کتاوە فەقه بنووسێ؟ ئالەگراسە تۆ ئەوێنیم لە شەمایل ئاخونەوە بۆ تێتە دەروای یەهودی، لە شەمایل پیرە تەریقەتە یارسانەوە بۆ تێتە دەرەوە. بۆیە تۆ شاهنامەت بۆ دەستکاریەکە پەڕی ئەکا لە ئێران، شاهنامەی گۆرانی ناویشی ئەنێ شاهنامە نییە. ئیش بزان کێ دەستکاریە تۆکە، بۆ دەستکاری کریاگی دەستکاری زانیم بۆ کریاگی تۆ فکرەکەی شەڕە ئارماگەدۆنە، تۆ فکرەکەی دەوڵەتە ئیسرائیل، تۆ بۆ لە خۆت ناپرسی دەوڵەتە ئیسرائیل بۆ پەلامارە ئێران نادا و لێ فەورەن پەلاماری عێراقیدا، فەورەن دای لە نیروگای هەستەی عێراق بۆ پەلامارە ئێران نادا. غەڵەت ئەکا دەست درێژکە بۆ ئێران، دەوڵەتە تێ هەڵدریاگە قەومی. ئەمە دەوڵەتی یەهودە، تۆ حاریتە ئەمە دەوڵەتە یەهودە. ئەفامی گشتی شێ بکرێتەوە یەهودی. ئیستە جامعە ئێمە چی پێهاتکە؟ گشتی خدا ناباوەڕە، هیچ مقاومەتێکی لە بەرابەری یەهودیانیە، فقط یەهودی باوەڕی هەزووە خواکەی خۆی. تۆ ئیتر حەڵاڵ و حەرام ناکەوە وەلی ئەو هەنووز کۆشێرە ئەخوا. تەقیە، شیعە بازی، مەسیح بازی، خێنەخوا بازی، ئاشووری بازی، ئەرمەنی بازی، ئەمە گشتی کاری جوولەکەس. سیستەماتیک واردە سەرزەمینی تۆ بوون، دەستگاهە منسەجمیان لە کتابەتا هەست و لە هەر کوێ تەجەموع جەمیەتی بووگە خۆیان تێخستەدا. کێ دروستی کردگەم دەوڵەتە ئێرانە؟ ئەم کەلەمە ئێرانە لە گیرفانە کێ داکەفت؟ کێ هاوەردین؟ نووسی کاکە تۆ بۆ ئەم گشتە موتونتە بەم خەتە عیبری نووساگە لاو خەتەکە مقەدەسە. لۆلا گشتیشان هیچ کامیان عیبری نازانن، گشتی فارسی قسەکان لە سەدحی کە مەولانە تێبگا، شعرە ئێژێ لە فردەوسی خاستر، لە مەولانە خاستر، نەقاشی ئەکا. بعد ناگەهان شوێندەسەکانیان پاکەوێتەوە بژین نەمان وانە ئیسرائیلە ئەیوانە کوێی ئەم گشتە جەمیەتە ئیدعا ئەکا
ئیدعاکە 70-80 نەفەر و گن لە ئەسفەهان 3000 ساڵە پێش چی پێات؟ چیان پێیادەم گشتە بەشکە جوولەکە چونە ئیسرائیل دا بزانن خانەوادەی بارزانی بن ئەرمەنی نیەن بگەڕێن بزان هەنیانیان بگەڕێن بزانن خانەوادەی تاڵەبانی بن ئەرمەنی هەنیانە بن ئاسووری هەنیانە بگەڕێن بزان واسەیەوان نییە کێ ئەمانە گەورەیەکە چۆن ئەمانە یەهۆ لە دای گەورەونەوەن و پیاو و ڕەجول چۆن دنیا ئەیانوێنێت و تەبلیغاتیان بۆ کات و تێتە ئەگرا کێ تێ زوانە کوردی بۆ تۆ دروستەکە و گرامەری بۆ دانی زوانە کوردی بۆ خاتریوە حەپەلوشی بکام ڕۆ تۆ بێژی بەلوچستان لە من نیە چۆن هەنە تۆ نییە چۆن کاورای جوولەکە ئیدعاکە اینجا ئیران است داغستان ئیران است تا دەریای سیا جوولەکە عنصر ئیرانیەت فەرهەنگی ئیرانی فەرهەنگی ئیرانی فەرهەنگی ئیران فەرهەنگی ئیرانی چییە؟ چییە فەرهەنگ؟ چۆن ئەوەتوانێ خیاڵی وا بکە تۆ لە سەرزەمینە خۆتا زەویەکان لە ژێرە قاچە کێشاگە تۆ ناتوانانی قسە بکەی چۆن تەمامان مردمە ئێمە شێتە جوولەکە بوو گەنگشتی بووکەسەوە تۆخمە جوولەکە چۆن وای پێاتکە چۆن گشتی کەوت کەسە حەیتەران بازی و زەردەشت بازی کێم سەرزەمینی ئێمەیە وا پێ کرد خۆ پێم جوابی بەنۆ فارس کێس زوانە فارسی سەختی دەسە کێس کێ توانی گێ مردمە حەکە کێ بنیانە دەوڵەتی دانیاگە ئێران دەوڵەتی یەهودە ئەمە ڕاپەڕین بە ئێوەی وت ئەمە بیداریە کوردیەتە ئەفەهمی دوژمنەکەی بۆ دەرخست گەرەکتە بەیلەی بە لە تەواوە ئفازاتێ تا ئیمڕۆ فێر بووگی فڕی بدە گشتی توفاڵە و ئستفراقە یەهودە کردگێسی زەهنت بۆیە تەوانە حرەکەتە نییە ناتوانانی بڕۆیتە ڕێوە